ماوەی زیاتر لە مانگێکە هۆڵە وەرشیەکان بەڕووی ئارەزومەندانی یاری لەشجوانی و کێژڕێکی داکراوەتەوە، بەڵام ڕێژەی ئەو کەسانەی لە هۆڵەکان دەبینرێن زۆر کەمن بە بەراورد بە کاتی ئاسایی پێش ڤایرۆسی کۆڕۆنا. ئەو کەسانەی بۆ وەرزشکردن ڕوو دەکەنە هۆڵەکان دەبێت پابەندی ڕێنماییە تەندروستیەکان بن تاوەکو خۆیان و دەوروبەرەکەشیان بپارێزن. تەواو پابەندین بە ڕێمانەکانی تەندروستی وەکو بەستنی ماسک دەستکێش خاولی بەکارهێنان و لەلایەن خاون هۆڵەکان ئاگادار دەکرێنەوە کە پێویستە بە تەواوی پابەندی ڕێنماییەکانی تەندروستی بین. ئێمەش وەکو یاریزانەکان لەم هۆڵە تەواو پابەندین ڕێنماییەکان جێبەجێ دەکەین و ڕۆژانە دێن یاریەکانی خۆمان ئەنجام دەدەین و بەبێ هیچ کێشەیەک. سەبارەت بە چۆڵی هۆڵەکانیش ئەوە دەگەڕێتەوە بۆ دوو هۆکار. هۆکاری یەکەم ڤایرۆسی کۆرۆنایە کە ئەمەش کە ڤایرۆسەکە جیهان و کوردستانیشی گرتوتەوە، ئەمەش خۆپارێزی پێویستە. هۆکاری دووەم نەبوونی موچێ و باری دارایی خەڵک بە شێوەیەکی گشتی زۆر خراپە، داواکارین چاک بکرێت. ئینشاڵڵا هەموو خەڵکو و هەموو جیانیش لەو ڤایرۆسە ڕزگاری دەبێت و کۆتایی بەو ڤایرۆسە دێتن ئینشاڵڵا. لیژنەیەک لە پارێزگای هەولێر پێکاتوە تاوەکو سەردانی هۆڵەکان بکەن و ئەوانەی پابەندی ڕێنماییەکان نین و سەرپێچیان کردووە سزا بدرێن. لە ماوەی تەنها 2 هەفتە لە کۆی 15 هۆڵ 7 هۆڵ داخراوە و 3 هۆڵیش سزادراوە. ئێمە لەو ماوەیەکە تقریبان لە 15 ڕۆژ دەبی سەردانی هۆڵوەشەکان شاری هەولێر دەوروبەرمان کردەوە، نزیکەی 15 هۆڵ سەردانمان کردوونە، 7 هۆڵمان داخستووە کەوا دەرزی و زەبەخشیان لێ گیراوە کە هاتە کاتە چینا دیارن، 3 هۆڵیشمان غەرامەی مادی کردوونە. لەو لێژنەش بەردەوام ڕۆژانە بەسەر هۆڵەکان دەسوڕێنەوە کەوا کەم کورتیان هەبێت یان پابەندە من بە ڕێنماییەکانی تەندروستی دادەخرێن و یاخود غەرامە دەکرێن. هۆڵە وەرشیەکان تادێت ڕێژیان لە بەرزبوونەوەدایە بەهۆی خواستی هاونیشتمانیان. ئەو کەسانەی سەردانی هۆڵەکان دەکەن بەشێکیان بۆ کێشدابەزین و بەشێکیش بۆ یاری لەشجوانی و بەرزکردنەوەی قورسایی، بەشێکیشیان بۆ بەدەستێنانی وزەی پێویست و توانای جەستەیی. بەڵام لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ماوەی 2 مانگ هۆڵەکان داخران. دوای کرانەوەشیان هاوڵاتیان بەهۆی ترسی ڤایرۆسی کۆڕۆنا کەمتر سەردانی هۆڵەکان دەکەنەوە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێیان، هەولێر.